لا تەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردامین باز لە هێلکەی ناوخۆی دەکەین وەڕاستاخکردنەوەیان و باز لەو کێڵ بە پڕۆژانەکەن کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە دەکرێت گەرهێل کە لە دەرەوە لە تورکیا و ئێران و ئۆکرانیادا هاوردەی نێوخۆی هەرێم نەکرێت بتواندرێت هێلکی ناوخۆ پێداویستی و هەروەها ئەو خواستانی کاڵەتیان لەسەری هەیە بڕیکاتەوە ئەمە زانیاری سەبارەت بەم بابەتە ڕەوردەکاری ئەم بابەتە گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان کە بشێک ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمانە ئەویش سامی مەغدید خاوەنی پرۆژەی بەخێوکردنی مریشک بۆ هێلکە لە هەولێر و لەگەڵمانە سڵاو لێبێت و سوپاس بۆ ئەوەی کە لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵماندا بەشداری کاک سامی ئەمێت سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم تا چەند بەرهەمی نێوخۆیەکان لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینی لە هەمان کاتدا بەتایبەت ئێمە باز لە هێلکە بکەین دەکرێت خواست و پێداویستی هاوڵاتیان پڕ بکاتەوە. سڵاو لە ئێوەش لە بینەرانی ئێنارتی بەڕێبەرێ زۆر بە ئاسانی دەتانی بەرهەم لە هەولێرێ زۆرە ئێستاکە لە کوردستان 11-12 بەڵێ کاک سامی گەرگوێبیستی منی ئەمێ باز لەو هێلکە بکەین کە ئەو هێلکە نێوخۆیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوانەی هێلکەی ناوخۆین یاخود خۆماڵین لە ئێستادا کەمی کردو ڕێژەکە یاخود زیادی کردووە دەکرێت بەو جۆرە بێت بتوانێت پێداویستی و خواستی هاوڵاتیان پڕ بکاتەوە بێەوەی هێلکەی لە دەرەوە هەناردە بکرێت. بەڵێ ئێستاکە ئێمە لە کوردستان پێویستیمان بە هاوردەکردنی هێلکە نییە چونکە زیاتر لە تەڵەبیات زیاتر لە تەڵەبیاتی کوردستان زیاترمان هەیە دەتانین بینێرین لە بۆ دەرەوەی کوردستانیش ئێستاکە 11-12 پرۆژە هەیە هەر هەمووی ئیش دەکاتن چەند پرۆژەک نەبیتن ئەگەر بێەوە بکرێتن لە بۆ دەرەی کوردستان بنێرین ئەوە دەتانێت ئەوانیش ئیش بکەن زۆر بە زیاتر هێرکە دەتانی دابین بکەین لە بۆ زیاتر لە نیوەی عێراقیش تەنها لە کوردستان. باشە کاتە کاک سامی ئاستەنگەکانی کە ئێستا بوونی هەیە لە بەردەم ئێوە داچین گەر بۆ ئێمە بۆ بینەرانی بخەیتە ڕوو. وەڵا ئاستەنگ تەنها ئەو هێرکە قاچاغەیە کە لە چەند سنوورێکی دێتن ئەوە هەندێک مشکلەی لە بۆ ئێمە دروست کردیە ئەگەر ناوە چتکە هیچ ئاستەنگ نییە الحەمدوللا سار نەخۆشیشکەم بوو نەخۆشی نەبوو نەخۆشی بەسیتە بوو ئەوانیش چارەسەر دەکرا لەخوای بە زیادبی ئەوستا زۆر باش بوو ئینتاجی ناوەخۆ بەرەو زیادبوونە چەندین مەشروع وا لە گەورەکردنە لە بۆ مانجی 12 زیاد دەبیتن هێرکە لە هەولێرێ لە کوردستان زۆر زیاد دەبیتن لەو تاقەیە کە ئەمە پێشبینی دەکەین. باشە ئەمەژت بۆ کرد کە پرۆژە ئەنجام دەدەن یاخود مەشروع ئەنجام دەن ئەو پرۆژانە لە ئێستادا ئامادەکاری بۆ کراوەکەی دەست پێ دەکرێت لەکەیدا تەواو دەکرێت بتواندرێت هێلکە ڕێژەکەی زیاد بێ. بەخۆی ئێستاکە هەمووی لە تەواو بوونە ئێستاکە ئەمە ئامادەکاری ما کردیە لە بۆ مانجی 12 ئینشاڵڵا لە بۆ مانجی 12 هێرکە ئێستاکە چەندی هەیە دوو هەندە زیاد دەبیتن مەسەرەن ئێستا ڕۆژانە 2500 کارتۆن هەیە لە هەولێرێ احتیمالە ئەو ڕێژێ بەرز بیتەوە لە بۆ 5,000-6,000 کارتۆنی. باش کاک سامی لە ناوخۆدا هێلکەی ناوخۆ لە هەرێمی کوردستاندا گەر هەبێت کە لە ئێستاشدا هەیە چەندی پێویستە چەندێک دەتوانرێت بە تەواوەتی هەموو هاوڵاتیان هێرمی کوردستان بتوانن دەبێت دەستیان بکەوێت بێ ئەوەی کە هێلکەی دەرەوە یاخود هێلکانی لە دەرەوەن بەکاربهێنن. هەر ئێستاکە ئەگەر ڕێگا یعنی ئەوەگە نییە ئێمە ترسمان لەو ڕێگای هەیە لە ڕێگای قاچاق ئەگەر ڕێگای قاچاق نەبیتن مەشروعەکان هەمووی حازرن و هەموو تاقەیان زۆرە دەتانن لە ماوەچی کەم کە بکەونەوە سەرکاری خۆی
ئێستاکە مەسەرەن ئێمە نۆ قاعەمان هەیە لە سێ قاعی لە چار قاعی هێلکەمان دانایەوە مریشکمان دانایە لەبەر ئەوەی دەتانین ترسمان لەو هێرکە هاوردەکردنەی هەیە ئەگە ئەو نەمینێتن هەمووی دانێنەوە ئەوە بە تاکید زۆر زیاد دەکاتن زۆر زیاتر لە تەلەبیاتی هەرێمی کوردستان هەیتمان دەتانین بنێرنە دەرێ هەرێمی کوردستانیش بە تاکید دەتانی نیوەی عێراقی شێکەی هەرێمی کوردستان بۆی دابین کاتە نەک هەرێمی کوردستان. بەڵێ گەر لە ڕووی نرخۆ بمان باس بکەی دەتوانرێت نرخی هێلکە لە هەرێمی کوردستان کێبڕکێ یاخود بکەوێتە کێبڕکێ و لەگەڵ ئەوانەی دەرەوە نرخەکان چۆنن؟ نرخەکان ئێستاکە یعنی فەرقی هەیە لەگە چەند ساری پێشوو ئێستاکە سۆیا پرۆتین گەنمە شامی هەمووی گران بووە یعنی عالەمیان گران بووە نەکرد لە عێراقیان لە تورکیایان لە وڵاتێکتر هەر لە هەموو دنیاە گران بووە گەنمە شامی سۆیا بۆرسەی عالەمیە هیچ ئێستاکەش فەرقەکەی زۆر کەمە لەگەئی هاور دەکراو یعنی فەرقەی وها زۆر نییە چەند هەزارەکە لە کارتۆنەچی ئەوەش فەرقەکەی لە ئەوەی دەگەڕێنەوە لە تورکیای دامی متەوج ناوەخۆی دەکرێتن بەرهەمی ناوەخۆی دەکرێتن لێرە ئەو دامە کەمترە دەبینین کەمترە هەیە بەس کەمترە فەرقەکەشی ئەوەیە مەسەرەن هێرکەیمە هەموو خواردنەکەی فەرقی هەیە لەگەی تورکیای تورکیای مەواد بەعری دەدەنێ ئێمە لێرکوانە هەمووی مەواد نەباییە یعنی هەمووی گەنمە شامیە سۆیایە پرۆتینە فەرقی علەفەکەمان زۆری فەرقە لەگە علەفی تورکیای بەڵێ خواردنەکەی مەبەستم بەڵێ کاکسامی گەر بۆ منە کارتۆنێک هێلکە لە ئێستادا بە چەنە؟ لە ئێستادا کارتۆنە هێکە 57,000 حکوومەتی هەرێم کە سعری داناوە 57,000 لە بۆ یەک کارتۆنی. بەڵێ ئەو هێلکانەی کە یەک تەبەقە 4,750 دینار. بەڵێ ئەو هێلکانەی کە لە دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن کە هێلکی تورکی و ئێرانی هەروە بەشێکی ئۆکرانی ئەمانە تا چەند زیانی بەرکەوتەوە چەند جارێکیش بڕیار دەرکرا کە بە تەواتی بنەبڕ بکرێت بەڵام لەوانەیە بەشێک لەو هێلکانە هەبێت کە ئێستا بە قاچاق بێنە ناوخۆی هەرێمەوە ئەمانە چەند زیانیان بە هێلکەی ناوخۆی گیاندووە لە هەمان کاتدا ساختکردنەوەشیان. وەڵا زۆر زەرەری زۆر زۆرە ئەو هێلکەی دێتن بە قاچاق دێتن تابعاان ئەوە وا دەکاتن ترسەچی لە بۆ بەرهەمهێن دروست دەکاتن مەسەرەن ئێمە ترسمان هەیە لەوەی پرۆژەکەمان زیاتر تاقەی زیاتر بکەین ترسمان هەیە لەوەی کە ئەو ئیشە هەر بەردەوام بیتن ئەو هێلکەی هەر بەردەوام بێتە عێراق تووشی زەرەر بین. بەڵێ ئەو هێلکەی ناوخۆیە ئەمەوێت وەکو جیاوازێک بۆ مامکەی لەگەڵ ئەو هێلکانێک کە لە دەرەوەن لە ڕووی پێکهاتە لە ڕووی ئەوەی کە بەشێک لە مریشکەکان بازەوە دەکەن کە دەرزی پرۆتینیان لێ دەدرێت کاتە جیاوازیان چیان پێکاتۆم پرۆتیناتۆم تامیشە. ئەوێکی ناوخۆی ئەو هێرکەی ناوخۆی ئێستا کە ئەمە هەیتمان هەمووی تەبیعیە هەمووی گەنمە شامی سۆیایە یعنی هیچ مەوادە چتری لەگەردا نییە خواردنی مریشەکەی ئەگەر تەماشای زەردێنە و تامیکەی زۆری فەرقە لەگەر هەم لە بۆنەکەی هەم لە ڕەنگەکەی هەم لە تامەکەی زۆری فەرقە لەگە یەکەی تورکی و ئێرانی و ئۆکرانی هەمووی فەرقەکەی ئەوەیە کە لێرە هەمووی تەبیعیە مەوادی بەعری تێدا نییە تام ساردی لێ نایە مەسەرەن بۆنی خۆشە بۆنی تامی ڕەنجی فەرقی هەیە کوالێتەکەی زۆر زۆر بەرزترە لە هێکەی تورکی. بەڵێ بەشێک لە هێلکەکان بەروارێکیان لەسەر نووسرا ئەمێ بزانام ئەو بەروارانی کە بە تایبەت لەسەر هێلکە تورکی و ئێرانیەکاندا بۆنی هەیە تا چەند پێ دوایە دروستە تەبانم پرسیارە بەپێی سەرنج و تێبینی خۆت وەڵامان بیتەوە. بەڵێ
ئەوانەیە لێرکوانە ئەمە ڕۆژانە کە دەفرۆستین ڕۆژانە هەموو ڕۆژێ ختم دەکەین تاریخی لێ دەدەین بەس ئەوان نییە لە تورکیا لە ئێران هەر دەگرن لە مەغزەنی دادنێن کەینێ فرۆستیانە عێراقینێ تاریخی ئەو ڕۆژی لێ دەن کە فرۆستیتیان ئەن هەیەکانیان ڕۆژانە نییە ئەگەر بێ تابعا بکە هەیەکانیان زۆری زەردێنە و سپێکی تێکەر بووە زۆری خراپ بووە لە ڕووی ڤێتەنەریەوە هیرکە ناتانی بخۆی و تێکچۆ. لە کەڵگەکان تا چەند چاودێری ورد دەکرێن کە بە دوور بن لە نەخۆشی ئێمە ماوەی ڕابردوو بێگمان گوێبیست بووین کە بەشێک لە مریشکەکانی خۆجووتگەکان بەهۆی نەخۆشیەوە ڕێژێکی زۆر مردار بوونەوە مەش بێگومان کاریگەری لە بژانەوەی هەرێمی کوردستانیشدا هەبوو لێسادا چۆن لە کەڵگەکان ئەم چاودێریە وردە ئەنجام دەدەن. بەڵێ ئێمە ئالێرە لوقاعەکات بە مەزبوطی دەکەین ئەگەر بێت و هەر پرۆژە و پەلەوەرەك بێ لە کاتی خۆی لوقاعی بکاتن یان لوقاعەکان زووتر بکاتن لۆ ئەوەی لێرکوانە نەخۆشی زۆرە دەبی متابعە بکاتن کە پێشوەی نەخۆشەکەی بگری لوقاعی خۆی کردبی بە مەزبوطی دوور دەبی لە هەموو کێشەی نەخۆشیەکی. بەڵێ بەشێک لەو هێلکانەی کە لە سەرتاشدا ئاماژەم پێکرد دەکرێت بە قاچاق هاوردەی نێوخۆی هەرێمی کوردستان بکرێت پێ دوای وەزارەتی ناوخۆ پێویستە چی بکات چێڕێکارێک بگیرێتە بەر کە ڕێگری بکرێت لەو هێلکانەی کە ناوخۆی هەرێمدا هەن. بەخۆی وەزارەتی ناوخۆ چ بکاتن بەخۆی یەک سنوورە هێلکەی لێ داخل دەبی ینی هەر شتێکی قاچاق نەکەیلکە هەموو شتەکان یەک سنووریە داخل دەبیتن ئەگە حکوومەتی هەرێم بتانیا و سنوورێک کۆنتترۆل بکەوە هەموو کوردستانی کۆنتترۆل کردیان. بەڵێ هێلکەکانی کە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە هەناردەی شارەکانی تری عێراق دەکرێت یاخود تەنها بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێستاکە بەڵێ ئێستاکە هێرکە لە مەسەرەن لە سنووری پارێزگای هەولێر بە زیادەوێ زیادە لە سنووری پارێزگای هەولێر چەند جارێک داوامان کردیان لۆ مەسەرەن لۆ بەغدای لۆ مووسێ بنێرین بەس ئەلێرە ڕێیان پێ نەداینە بەغدا ڕێدەداتن ئێستاکە مسمعی کردەیەکەی کوردستان بچیتن مەشروعەکانی هەولێرێ بەرام وەزارەتی کشتتوکانی هەولێر قبول ناکاتن هەتا ئێستاکە ڕێ پێ نەداینە بنێرینە دەرەوەی هەرێم. بەڵێ کاکسامی ئەگەر ئەومان بۆ ڕوونکەیتەوە بۆچی حکوومەتی هەرێم ڕێگەنایەت هەناردەی دەرەوە بکرێت هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بۆ ئەوەیە کە نرخی هێرکە زیاتر بەرز نەبیتەوە لەو سعرەی کە هەیە. بەڵێ ئەی پێ دوایە ئەم هێلکانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بوونی هەیە بێەوەی کە هیچ هێلکەیەک لە دەرەوە هاوردەی هەرێم بکرێت پێداویستی و خواستی هاوڵاتیاندا پڕبکاتەوە بازلەوە دەکەن کە هەر هاوڵاتیەک لە ساڵێکدا 150 هێلکەی پێویستە تاکو بیخوات پێ دوایە ئەم ڕێژە زۆرە گەر بەپێی هاوڵاتیانی هەرێم لێک بدرێتەوە ئەتوانێت پڕێکاتەوە پێداویستیەکان؟ بەڵێ زۆر بە ئاسانی دەتانی پڕکاتەوە بگرە ئەگەر بەس هەرێمی کوردستان بی زیاتر لە تاقی هەرێمی کوردستان پرۆژە هەیە ینی زیاتر لە داخوازی هەرێمی کوردستان پرۆژە هەیە و دەتانی تاقی خۆی بەرز کاتەوە و دابینی بکاتەوە. بەڵێ سامانی ئاژەڵ و ڤێرتنەری تا چەند ڕێنمایەکان یاخود سەلامەتی هێلکە و مریشکەکان ئەگرنە بەر بۆی بە دوور بن لە نەخۆشی و لە هەمان کاتدا کە هێلکەکان لە دوجاردا بۆ هاوڵاتیانە بتوانن ئەوانیش سەلامەت بن بە دوور بن لە نەخۆشیە جۆر بە جۆرەکان. ئەڵا بەڕاستی زۆر هاوکارن زۆر هاوکاریمان دەکەن زۆر سەردارمان دەکەن ئەفتانە سەردارمان دەکەن و ڕێنماییمان دەدەن و هەر نەخۆشیێک لە دەورا پشتە بیتن ئاگادارمان دەکەنەوە زۆر هاوکارمان بەڕاستی. بەڵێ لە سەرای قسەکاندا ئەمەژەت بۆ کرد کە پرۆژە ئەنجامەدەن لە پلانتاندایە کە پرۆژە جۆربەجۆرەکان بخەنەگەڕ
بەڵام لە ئێستادا لە هەرێمی کوردستان چەند پرۆژە خودکێڵگە هەیە بۆ ئەوەی کە هێلکەی تیادا بەرهەم بهێنرێت. لە ساڵی 2019 باز لە 11 پرۆژە دەکرا، بەڵام بەشێک لە پرۆژەکان بەهۆی نەخۆشی یاخۆ بەهۆی هێلکەکانی ترەوە کە لە دەرەوە هەناردە دەکران خاوەن پرۆژەکان دایان خزیا خود کۆتاییان پێهێنا. بەڵام گەر ئامارێکی دقیق هەبێ لە بەردەستدا لە ئێستادا چەند پرۆژە بوونی هەیە لە هەرێمی کوردستان. لە ئێستادا پێی زانیارەکانی من 14 پرۆژە هەیە کە پرۆژەکان تقریبەن 7 پرۆژەی گەورن، ئەوانی تریش و مامناوەندی و گچکەن. بەهۆی نەخۆشی نییە کە ڕاوەستایە، نەخۆشی هەموو سارێ هەبووە دەتانی کۆنتترۆل بکرێتن، نەخۆشی کۆنتترۆل دەکرێتن، نەخۆشی هەموو پێ ڕناگریتن، ناتانی مەشروعەکەت ڕاگریتن، سوکاتی دەتانی پێشوەی مەسەرەن ناوسار نەخۆشیەکێ سارچکە احتیادی خۆت وەردەگری و لقاعەکان بە مەزبوطی دەکەیت. ئەوانەی هەیە هەموو ترسیان لەو هاوردەکردنەی هەیە، یعنی ئەگەر بێتن و هاوردەکردن بەردەوام بێ و ڕاوە نستیتن کەس ناوێریتن پرۆژەکان مەسەرەن پارەچی زۆری دەوێتن، پارەچی کەمی ناوێتن. کەس ناوێریتن ئەو مەصرفە زۆرەی بکاتن و دوایەش ڕێ هەبیتن و هێرکە بێتن و تووشی زەرەر بیتن. بەڵێ کاک سامی دوێنێ نرخی مریشک دابەزینی بەخۆیە بینی، ئەم گۆڕانکاریە لە نرخی مریشک کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاریەکان لە نرخی هێلکە لە هەمان کادا تا چەند ئەمانە کۆنتاکتیان بێکەوە هەیە کە گۆڕانکاری لە نرخی هێلکەشدا بکرێت لە هەمان کاتدا. وەڵاوەکو باسم کرد هێلکە تقریبەن ئەو 1-2 مانگەی سعرەکە و هادەمینێتەوە، ئەم بەس لۆ ئەوەی سعرەکە احتیمالە مانجی 11-12 هێرکە دابەزیتن، چکە پرۆژەی زۆر کە مریشی داخیر کردیە و نیەتی هەیە مریشی بینیتن و ئامادەکاری کردیا، پرۆژەی گەورە کردیا، هێرکە زیاد دەبیتن، یعنی بەرووبوومەکە زیاد دەبیتن و ئەو کاتیژ نرخدا دەبەزی. باش بێگومان لە کێڵگەکاندا مریشکی جۆراوجۆردا بوونی هەیە، ئەو جۆر هێلکی کە لە مشکەکەدا بەرهەم دەهێنرێت گەر بێت و جۆری لە پێکهاتەکەیدا هەبێت پێتان وایە بەپێی ئەزمموی خۆتان کامیان خواستی زۆری هاوڵاتیانی لەسرە. بەڵێ ینی مەبەستت جنسی مریشکەکەیە؟ بەڵێ بەڵێ. مریشکەکە هەموو مریشکەکان تقریبەن ئیزە براون هەیە، لوهمەن هەیە، هایلاین هەیە. ئەوە ئێستاکە لە بازار هەیە زۆری لوهمەن و هایلاینە، ینی دوو جنسی زۆر بەقوتن، زۆر مەڕغوبیشن لە عالم، یعنی لە هەموو دنیای. بەڵێ بەپەی ئەو ئالیف و هەروەها ئەو خۆراکانیان درێت بە مشکەکان جیاوازیان هەیە بەپەی جۆرەکەی؟ بەڵێ هەر مریشکە و تاقەچی دەوێتن، تاقەی مەسەرەن هایلاین تاقەی زۆری دەوێتن و پرۆتینی زۆر دەوێتن و لۆهمان کەمتری دەوێتن، هەر جنسە و هەر نەوعەک و لقاعی ئەوەی علیقەی تایبەتی خۆی هەیە. بەڵێ کاک سامی گەر بتەوێت دواوەتە دیاخود دوا پامت بگەێنی چی دەبێت؟ وەڵا دەستخۆشتان لێ دەکەم، بەڕاستی پێویستە هەموو تەلەڤیزۆنەکان پەرە بە بەرووبوومی ناوەخۆ بدەن، هانی هاوڵاتی بدەن بەرووبوومی ناوەخۆ بەکاربینن و بخۆن، باشترە و سەحیترە و نوێترە و ڕۆژانەترە لە بەرووبوومی دەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ سامی مەغدید، خاوەنی پرۆژەی بەخێوکردنی مریشک بۆ هێلکە بشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردن و بۆ زانیاریەکانت.